گەڕامەوە پارتێکی دیکە یاری گارۆڤواری ئاتڵاس یارمەتی داین لە ئەندەروۆڵدی هاکینە دەرەوە ئێستا نزیکتر بووینەوە لە سیستەر سۆفەیتی هاکینە شوێنێکی نوێ بزانین لێرە کرەیتۆس ڕوبەڕووی دەبتەوە نازانم چی بچم وڵای نەمزانی لێکوانە شوێنەکەی فەرقیە بوو نەمدەزانی لێکوانە ئەو خوێنمان زۆر کەمە لێرە هەوە Sisters of Fate, come on. The Palace of the Fates. Okay, Palasi Fate here. Down here. Big one دەرگایە کە داخرەیە. دەرگای داخرێت ستەبێت. طبعا. بانجی شێتکی کولەوە خۆت ناوێری ڕوبەڕووین بێ بانجی بابتەکەی ئەو ئۆرگەکەی برادەرمان بەخێر ببرام وەست توە بی و کردووی لە پار چەندەم لەگەڵ بە شەڕاتە بەکاربینی استفادە لێ دەکەن یان ڕۆژ بە کوشتنیتی هاوڕێیانی خۆشەویستم ئەمەش دەرگایەکەی بکەینەوە دەرگایەکەمان دیتەوە دەرگایەکەم دیتەوە بەخۆی باش ئاها ئەوجا ئەوە جێی زعازەکەیە ئەوە شیرەکان لە عاردی دەردێن یەس ئاینۆ بەس کامە دەرگایە یەکسەر دەرباز دەبێت ڕێگایەکە یەکسەر دەرباز دەبێت لێکوانە بەڵام گیان دەرگایە بزەڵت Okay. I'm good. Okay. باشە ئەو دەرگایەکەمان ڕاگرت دەرگایەکەش بووە ئاردەتانی چێکی بە خۆترکەین ئۆکەی یاڵی کوسێ گۆشە و یاڵی کوسێ گۆشەمان ئەو ماکسە ئەو شتێک کە دەمەوێت زۆر بە خۆتی کەم خۆتمانەوەیە ئەو زۆر زۆر بە خۆت دەبیتن ئەوەی کە لە ماجیکەکان کە ئاتڵاس پەیدام شمەگە چشتە بەکار نینە داین لێ دەچێنە ئەوە تێ سیستەر سۆفەیت لێرە هەوە هاوڕێیان لە کۆتایی یاریەکە نزیک دەبینەوە ئەڕەنەوە پارتە کۆتاییە خۆت نەبەس بۆ نزیکی بەخوێن نێرەکەرە ئەو کرەیتۆسە قدر پێست کە لەسەرەشە لە بۆکردنەوەی ئەوچیا There's a craven broken the guns of the wind درشتە شتەکە شکایە تۆ چەند پارچەکە چەند شتێکمان دەوێت تاوە توانین ئێریش بکەین
ئەوە لە چێن دەرهەبوو لە خوارێ هەبوو ئەو زۆر میم بۆ ئەوشتەمانیا لەگە خۆمان ناوڕێن ئاگرێکی خۆ بزانم ئاگرێکی کەمەکاتەوە Thanks, nobody. Okay. Oj, oczywiście. Tak. حركة نوم ولد يا خارع ورم بتاعكم حركة نوتان بتاعك كمان تكذب الإرهابي ما لە بۆ چێ نازانم بە زام دەمانێ هەموو شتێکمان دەوێت لە کارۆباری ئەوە چیە؟ ئاڵوتنی ئەوە چیە؟ بزانین چ نووسراوە کتابە It is written in the language that you cannot read. Okay, دەرێ لە زمانێکی نووسراوە کە تو نازانین بخوێنیەوە ئەمە جێری حەیوانە کرەیتۆس نازان کەرێت بەشەر نییە هیچ کڕاتۆس ئەوەش ناتوانین بکەینەوە بیرماتەوە بڕیان پێتان سپۆیل ناکەم بەزانم کوولێکوانە ئەوە دەبین بۆ ئەو کتابە دەخوێنینەوە بیرماتەوە شتێکم بیراتەوە کاتی خۆی کردیتم ئەوە تیا وەرکورە یا شێخ وەرە هیچم پێتا بێرە بەجارێ ئەوە ناتوانین لە جێ خۆشی دەربێ ئۆکێ تێگەیشتم ئەوە چییە ئەفینای دەپەرستی ئەفینا ئەزۆر کورە بەرە کتابم لە بخینەوە دەی You must اوكي دەری ترانسلیتەرت هەیە تو تو دەبی ئەو ترانسلیتەری بپارێزی ئەو متەرجمەکەی خۆمان پارێزم چکە دەیانەوەی لێی دەم بیکوژم یاوە کوریا دەری سعادە چ بکەم لە خەتانەوە جەماعەتی دەکوژم دوایە شتەکان لە وشەکان لە بخینەوە Read it. Hear me, sisters who control the threads. Keep going. دەرێ جێتان لێم بی خوشکان چە بەس شتە زیاترمانە بخینەوە Another searches for what only the sisters may give. Read it. As proof that he is worthy. No! Please, no! I cannot do it! تاسیز معنیه Read! Accept this sacrifice of my blood. دەبی خوێنی بکەینە قوربانی تاوەکو ڕێگایەکەمان لە بکرێتەوە ئەو لێ ناخینتەوە کە دەی بکوژێ کرێتۆس شتان نازای هیچ کابی گەورە بی میم نەبیتە کوژی okay that's Kratos man that's why I really love him ئەوش دەرگایەکەی کردەوە جەماعەتی sisters of fate
باڵە گەورانە لا عندك ئەوش ساکرەفایسەکەی قوربانیەکەیە شوێنەکە دەستا ناو جۆگەکانی پڕخوێن بوو ئێستاکە اینجا چ ڕوودا ئەوە هات سستە سۆفێتینە Well done, warrior. With this sacrifice, you have proven your resolve to seek out the Sisters of Fate. بۆ قوربانی دەتوانێت بچێت جەماعەت سستەرز ئۆف فەیت بەڵام This is a small step in your quest to gain an audience with us. بەڵام ئەو ڕێگایەکی گچکەیە تاوەکو ئێمە ببینین دەرگایەکەی لۆ کردینەوە ئەو جنۆکی ڕوتە ئۆکێ بزانم دەرگایەکەمان لۆ کرێ ئەو ڕێن وا بزانم زانین ئەو لۆ خوارەیە ئۆکەی وینەوە ئانەوە ئانە ئەو لۆ خوارەیە من دەزانم ئەو لۆ خوارەیە ئەم بۆی دەبی باش دووشت بوو زانی ئەوڕێن دووشت بوو یەکماینەیەکمەیە سەی زۆر میمێستا حالێن بڕی زۆرمان بڕێ ئەوە لە بۆ ئێرە بوو ئۆکێ لە بۆ ئێرە نییە پینک لە بۆ ئێرە وێرەش نییە ئەلە بۆ چێن دەربۆشتا لە بۆ ئێرەیە یەس پلیس ئۆکێ ئەو دەرگایەشمان کردەوە بەس دوو دەرگایەکەیت کە نازانم ئەوکی دەبی لێرە بن اوكي ئێستا اكيد بدون دەکەی ئێستا خەنجەرانە دارە بدون ناکەی Kratos, you know not what you do. There are things far more important than your revenge. ڕۆشتی مهمتر هەیە لە تۆڵەسەندنەوەکەی تو ئەثینەوە بێمان دەڵێت دەوێت پەشیمامان کاتەوە ئەثینە بێدەنگوە زیوس شتێکێک کە پێویست ببی کە بۆ پاراستنی ئۆلمپس ئۆکێ ئەوەشمان بەرز کردەوە چەند دەبایە زۆر زیاتر بە ئێستا فول بە گایە تەنیا نیوەی ڕاستەکانت پێ دەڵێ جێی ڕامەگرە تایتنەکان جێگەی باوەڕکردن نین دەچنێنە Zeus feared the destruction of all he stands for. ئۆکێ ئەوە ئاریسە ئەوە هەیدیسە ئەوە هیلیۆسە خودای شەڕ ئەو لە بەش سێمەوە ئەگەر یامە شەڕ دەین ئەوە پۆسایدنە ئەوە زیوسە ئەوە ئەثینایە زارە ناوەکەی نییە ئەیندۆ ناوەکەی نییە ئادەی ناسین چووکە تا نازم ناکەێت ئەوەش ئاریسە
تایم پاس دەین دیوارە بڕێن زۆر ناخۆش چاڕێکەکەی گەوەی داگرین ئاگر لە لایە بەردەبی ئەگەر ئەوەش داگرم ئاگر لە لایە بەردەبی ئاها دەبیستە چی دیکە شاوی مادەم Sisters of Faith require sacrifice by fire. Okay, پێویستیان بە دەوانە بستێنم پێویستیان بە قوربانیەکی دیکەیە لەڕێی ئاگری اوکی ئەزە دەبی لە لایەش کرد گیریان کرد اوکی ئەوە نیوە بوو لێبەکسێ غلطم کرد yes my friend yes بەناو دەریایەک لە خوێن تێپەڕ دەبم ئەوان هەموو هاتینە لە بۆ زمان سەفەی دەزانم لێرە خنکاینە واو ئۆ شێت مەتەڵەکی ناخۆشە زۆر بیرمایە قچین زۆریش منە بیر نمایە بەس مەتەڵەکی ناخۆشە دەبێوانە مشکلەکانیان چاکەین و ئەوکەی بسوڕین و ئەوانە بسوڕین و چیش زۆر زۆرە باز نازانم چی ڕست پێ بکەم با یەکەم جار لە کرێنەکان دەست پێ بکەین ئەوکەی بینێرە ئاوێنەکەی بینێرە ئەو مانگەی بینمە جێوەی مانگەکە بێت تێرە ئەو دەستێن دەر نیە یس واوە مەزبوطیشە خۆ خۆ زۆریش مەزبوطیش Watcha got on the whole plate. What you got on over it. For fish małe. باشە ئەمە
دەستانە ناو بەڵدەر ئەوەیەکمانە ناوت چەند دەرنەنگۆ مردمە تازمێتان بینەوە وەو زەی سێسەری هات باشترین ماجیک و خێراترین ماجیکە لە ناوبردنی یەک تەمە دروستبوون ئەفەشتەوە وەرە چلەکە خۆ بن یەکسەر نەگەڕێنەوە دەچوو نازانم چیشمان پێیە بەسەکی دیشمان پێسە و سەبا لە کۆرە خۆیکەینەوە لەگەر خۆ ببین هیچیشمان پێیە هیچ دەنیە وەگەریشمان پێ دەبین I will not let you reach the sisters. خۆی کوشت ساکرفایسێکی دیکەیە یعنی دەبی نەفەرش کەش بکەینە قوربانی لە بۆ ئێرە I will not let you reach the sisters. هاوڕێیان ئەو دەبی کاتەکەی خاوکەینەوە پێش وەختە بیکوژین ئەوکە تێگەیشتم I will not let you reach the sisters. والله دامگرت God damn it. I will not let you reach the sisters. کاتە وەرێرە وەرێرە پێویستم بەخێنیتەوە Read the words. Hear me, noble sisters who forge our destinies. Another seeks an audience to change their fate. Read. ڕیدی کرەیتۆس بەخۆزانانی خینی ویمان دەیە بچخینتەوە خینەکەمان As دێتەوە proof that he is worthy. No, Kratos! This will be the end of us all! You must stop! لەوە ئەو شتێت تو تێبی کە چارە نووسی هەمومان لەناو دەبات This is your purpose. Die with honor. I give my blood to illuminate the way. دەبگەدای خۆی کردە قوربانی یعنی کرێتۆس کردە قوربانی ئەستە باڵەکەی بە تەواوەتی بووە سپرێدم ئەو قوربانی بۆ میشماندا Kratos, like the fiery phoenix who is resurrected from his ashes, you too search for a second chance at life. Find these ashes and free the phoenix. Only then will you find the path to the temple of the face. دەڵێیاندە شت هەیە لەبۆ ئەوەی فینێکسەکەی ڕزگار بکەی مەقسەدی ئەو تەیرەیە دەبی وە بکەی ئەو خۆڵی بدۆزیەوە کە تەیرەکە لێ ڕزگاری بیتن ئەو کاتی تێمپڵەکە دەدۆزیەوە پەرستگای سستر سۆفێتی دۆزیەوە ئەوش سەرکەکە
ئەم بۆ سەرکەشدەوی بێ زەحمەت ئێستا پێم وابی دەتوانین دەرگای چکە بکەینەوە لە خوارێ دەرگای دووەم ئەوە دەی بەسەرکەوینەوە ئێرانە بڕاین ئۆکەی وا دانرایە پێم وابیتن ئەو دەرگای تاین بینە یەس بەس بوراکەکە دەمینێ أنا زنجيرة بنو نيا سوشي ولا طبعا كاولتها خارج عن زنجيرة بنو Арктика. Ne yapalım Zara?
The ashes of the phoenix. ئەو هەوا Only fire will set him free. ئۆکەی پێویستمان بەو سندوقەیە ئەو گۆزەیە تاوەکو فینێکسەکە ڕزگارکەین لە سندوقی بینە ئێوانە تاوەکو تیرەکە ڕزگاری بی اینجا سیستە سەفریتمان ڕگایەکەمانە بۆ دەکرێتەوە یەکەم شت با من سێوەچ بکەم حاضرون؟ من حاضرم ئەوەی بینە ئەوکە لەسە دانێم ئەو ئیشەمان لە بۆدانکە یەکەم جار بۆ ئەو کارەش بکەین لو ما قريت هذا ما تعرف ما تعرف أخيرا درتو أخيرا 5000 محاولة بدي زعازة بتركب اللي قري السيارة تاني ما نرزقال ما بيعرف كده
پێک باێنم بینم ڕدەینمەوە سپێر دەکەمەوە زين ترد Aż mi nie zakradaj go. Ja wierma tego sam. Tak ma nie kart. Biorę. Barlamager. Rise and shine. Okay. ما طلعت جولة الماما. جبتني من ذا. دەرگای دەبێ لێرە چاوی ئەو ما پێویستە ئەوە دەبێت لەسەر ئەوەکەی لەسەر کۆسپەکەی دابنێن لە خوارێ هەتا بوخارەکە بێت دەرێ شتش لە بابەتە ئێرانە ئەم مابینە قەپات نەبی بەڵام کە بەسە کەتیم دەرکەی بکەمەوە Okay, here we go. أنا برز دفتر لنا أوه إيش اسمه
have come too far to fail. ئۆبزان برایەکەی کرەیتۆسی غەڵەت نەماوڕێیان بەس تاریکە دیریانیە You? My lord? نۆ I برایەکە نییە told you to return to Sparta. ئۆکێەوە Why do you leave سەربازەکەی خۆتی Sparta unprotected? Sparta is no more. سپارتاش وێران بووە Treachery is this? Zeus. He came under the cloak of darkness into Sparta. زوز لە تاریکی هاتە سپارتاک The people cried out for you. They begged for their god to save them. داوایان لە خوداکەی خۆیان کردیان پارێزی سەدیان کرەیتۆس بوو کرەیتۆس لەوێ حەزمی خۆچان گەورە کردی زیوس I was left with no choice. I had to seek out the sisters to change the fate of our beloved Sparta. For I ئەوەش know هاتیە what is کنسیستەر left. فێتی تاوەکو بگەڕێتەوە کات چی سپارتا ڕزگارکە Now you are all that is left. I have faith that our brothers of Sparta will live on through the true God of War. پێم دەمانەوێت لە ڕێگەی گادۆڤوارەوە سپارتا هەر ببینێ ناوی سپارتا Is this how you face me, coward? I am through doing the bidding of the gods. Come Okay, down boss here fight and that good, face come on, me man. now, Zeus. ئەوە زیوس شۆی لۆناری زەوەری بابەت کوژ I grow tired of the lies of the gods. I grow tired of the lies of the gods. I grow tired of the lies of the gods. چاوت کۆ چاوت کو چاو ئەوەش سپارتایە وێران بووە ئەو ژن منداڵەکەی بیاکو So sorry. داوا لێبردن دەکەم خۆشویست دەکەم Ever forgive me? All is Ajizlem not David. lost, Kratos. You must go on. Oh. There is much at stake here. I Gaia. cannot defeat the gods. Victory favors you, Kratos. But you must grab hold of your destiny and command it. There is a war on the horizon, and we need you to lead us into battle. To what end? The death of Zeus. If you relent, Zeus will torment you still. He will not rest knowing you live. And when you die, his brother Hades will see that your soul is tortured for all eternity.
دەری ئەگەر بێت و زیوسیش بکوژی دەبی هەیدی سوانە هەر هەمووی بکوژی destroy him. هەر هەمویان دەبی لەناو Take بکەی within you this fire that burned your beloved Sparta. Let it fuel your rage and hasten your steps towards دەری ئاگری سپارتات دەدەنێ وەکو جادووەکەم time to act is upon us, Kratos. کاتی خۆشبەختی لە ڕێگەیە Just the beginning of a great war that is to come. ئەنگ دەتکەینەوە خودا Rage of the Titans upgrade. Okay, well, come on, upgrade. Okay, the leading to anything. That's not enough. Okay, fana kam dito. Bayağı bakayım. Benim imtihanıydı. Okay. I was a bang. ما نکردم. داخلی ما. مشکل آهالی بکن. Actually, about party. دەرچوین ئەوش فینیکسەکەم لەوانە بخۆین
of the Titans, fuel your blades, Kratos. مانەی خۆمان زبلا کۆتایی دەگەیشتنی هاوڕێن بەڵام ئەو لە پارتەچی دیکە دەوی بێگومان سێڤە چ بکەین تا تاماز دەکەم سوپاس بە بینینەوە ڤیدیۆیە تا ڤیدیۆشتیکە خۆتان لەگەڵ پارتی کۆتایی دەبێتین ئینشاءڵڵا خواحافیز